بارزان ببورن تخوا فرمو دانیشتن من پروژه روناکیم لبیر چو دەمیست ئەوەش بڵێم کە پرۆژەی ڕۆناکی شەکێک بووە لەو پرۆژانەی کە باوەڕ بکەن کەس بڕوای نەدەکرد ئێمە بتوانین لە ماوەیەکی وا کەمدا بتوانین کارەبای 24 دەمژمێری لە کوردستاندا دابین بکەین. فدرالی عێراق زیاتر لە 200 میلیارد دۆلاری تەرخان کردووە بۆ دابینکردنی کارەبای 24 دەمژمێری، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە ئەم کارە بکەن. ئەمەش بە هەوڵ و کۆششی گەنجە خۆشەویستەکانی ئێمە کە شەو و ڕۆژ خەریک بوون و یارمەتیدەری وەزارەتی کارەبا بوون لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکانی تر کە بتوانن کارەبای 24 کاتژمێری دابین بکەن. شکر بۆخوا ئەمڕۆ هەموو سەنتەرەکانی شارە گەورەکانی کوردستان خاوەنی کارەبای 24 دەمژمێرین. پارێزگای هەڵەبجە بە شانازیە و یەکەم پارێزگا لەسەر ڕاستی عێراق کە کارەبای 24 کاتژمێری لەسەر هەموو پارێزگاکە هەیە، لەسەر تاسەری پارێزگاکە و تا کۆتای ساڵی 2026 هەموو کوردستان بە هەموو گوند و شار و لادەیەکەوە ئەبێتە خاوەنی کارەبای 24 کاتژمێری. ئەمەش دەستکەوتێکی گەورەیە و حەقە شانازی بە خۆتانەوە بکەن، چونکە ئەمەش دەستکەوتی خۆتانە. جارێکی تر سپاستان دەکەم.